بەڵێ ئەزان بەردەوام دەبین تەوەریەکەوین بەرنامە گفتوگۆ دەکەین لەم تەوەرەدا باس لە بڵاوکردنەوەی کتێبێک دەکەین لە کتێبەکەدا کە باس لە استراتیژی سەربازی دەکرێت. ئەم کتێبە بڵاو کراوەتەوە دەپرسین نووسینی ئەم کتێبە بۆ کتێبخانەی کوردی تا چەندە گرنگەوە چ خزمەتێک دەکات بۆ کەسانی کە دەیانەوێت لە بواری سەربازیدا توێژینەوەیان هەبێت و هاوکات ئەمە تا چەندە خزمەت بە ئاسایشی نیشتیمانی دەکات. تایبەت بەم بابەتە نووسەری کتێبەکە زۆر بەڕێز عادل ئەحمەد لە استودیۆی بەیانی کورسار نیوزمیانە کاک عادل سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بەیانی ئێوەش باش بەیانی بینەرانی بەڕێستان باشتر سپاس دەکەم. زۆر سپاس. هەڵبەتە ئەو کتێبێک کە بەڕێستان نووسیوتانە کە باس لە استراتیژی سەربازی دەکات. هۆکاری نووسینی ئەم کتێبە و بە دیاریکراوی کە بەڕێستان بە دڵنیاییەوە کە لە بوارێکی خۆتانە نووسیوتانە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ دەست خۆش بێ پرسیارێکی مانتیقە. بابەتی سەربازی بە تایبەت بە سەرەتا لە استراتیژی سەربازیەکەیەوە دەست پێ بکەین. بابەتێکی گرنگە بەڕاستی بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەموو کۆمەڵگەیەک هەموو حتا تەنانەت بنە ماڵەیەک تەنانەت خێڵێک پێویستیان بەوە هەبووە کە هێزێکی پاراستنیان هەبێ. بەڕاستی ئێمەش بابەتی سەربازی بۆ ئێمەی کورد کە بە درێژایی مێژوو جەنگاوێن و بە درێژایی مێژوو هەوڵمان داوە کە بتوانین پارێزگاری لە ناسنامە و لە نیشتیمانەکەمان بکەین. ئەمە شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو لە لای من بە حکمیەوەشە کە خۆم لە بواری سەربازیدام زۆر سەرنجی ڕاکێشا بووم دیڕاستەکردنی گەلانی جیهان بەڕاستی کە زۆر گرنگی بم بە ئاهایانە دەن. بۆیە بوونی سوپایەکی تۆکمە بوونی هێزێکی سەربازی پڕ چەک و بەهێز ئەتوانێت کە کۆمەلگاکەت بپارێزی ئەتوانێت ئاسایش و ئارامیت بۆ دابین بکە. بۆیە من لەو ڕوانگەیەوە سێرم کرد کە ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان پێویستە بەو استراتیژە یعنی پڕچەک بکرێت تۆکمە بکرێت و ئامادە بکرێت. باشە. نووسینی ئەم جۆرە کتێبانە زۆر کات کە ئەو کەسانی دەیانەوێت لە بواری سەربازی واروەها با بڵین ئاسایشی نەتەوەی نیشتیمانی بنووسن سەرچاوەیان کەم دەست بکەوێت. ئەمە تا چەندە گرنگە بۆ ئەو کەسانی هەم لەم بوارەدا کار دەکەن و هەم دەشیانەوێت توێژینەوەیان هەبێت یاخود بیانەوێت بیکەنە سەرچاوەیەک. بەڵێ بەڕاستی زۆر بەداخەوە کتێبخانەی کوردی زۆر هەژارە لەم بابەتە لەم بوارەدا بەڕاستی هیچ نییە. من هەموو ئەو سەرچاوانی کە بەکارم هێناوە سەرچاوی ئینگلیزین و سەرچاوی فارسی و سەرچاوی عەرەبین لە کتێبخانەی کوردیە بڕوا بکە تەنها وتارێکی تۆکمەش لەسەر ئەم بابەتە هەر نییە. یعنی هەموو کتێبخانەکان گەڕاوم بۆ ئەوەی کە بتوانم سەرچاوەیە بەداخەوە من کە زۆری سوادەم لە عەرەبەکان کردووە و لە فارسەکان کردووە بۆ ئەم بابەتە کە ئەوان بە بنەمای بوون و مشناس و نازنامەی نەتەوەکانیان نەزانین. یعنی ئەوان ناوەندیان هەیە ئەکادیمیایان هەیە زانکۆیان هەیە سنتەری تایبەت بە توێژینەوەی لەو بوارانیان هەیە. بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستاش من وتارێکی کوردیم دەست نەکەوت کە بتوانم سوودی لێ بکەم و بیکەمە سەرچاوە بناغە بۆ نووسینی ئەو کتێبە. بۆیە سوودم لە عەرەب و لە توێژینەوەکانی عەرەب و فارس و ئینگلیزەکان وەرگرتووە. باشە. لە ناوڕۆکی کتێبەکەدا چۆن باس لە استراتیژی سەربازی کراوە؟ بەڵێ استراتیژی سەربازی من سەردێڕی کتێبەکەم بە ناوی استراتیژی سەربازی و ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەیی. استراتیژی سەربازی پێشتر ئەوەمان ئاماژە پێدا کە چەند بوونی گرنگە. ئێمە دەزانین هەموو جیهان لە دوای گفتوگۆکان لەسەر مێز دوجار چەک و بەڕاستیەکەی ساڕوخ و بەڕاستیەکەی هێزی سەربازی هەموو معادلە هاوسەنگیەکان لە جیهاندا یەکلایەکاتەوە. بۆیە بوونی زۆر گرنگە و ئێمە پێویستە شیکاری لەسەر چەمکی ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی ئەم چەمکانە لە یەک جیا بکەینەوە. بەڕاستێکی ئاسایشی نیشتیمان جیایە ئاسایشی نەتەوەی جیایە. ئێستا ئێمە وەکو کورد ئەتوانین بڵین کە ئاسایشی نیشتیمانیمان هەیە و ئاسایشی نەتەوەییشمان هەیە. بۆ ئەمەی کە بتوانین ئێمە ئەم شوناسە بپارێزین پێویستەکە کە هێزێکی تۆکمەی نیشتیمانی سەربازی هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت پارێزگاری لێ بکە. چەمکی ئاسایشی نەتەوەی ئەوەیە کە تایبەتە بە نەتەوەوە تایبەتە ئێمە وەکو کورد کە ڕەچەڵەکی کورد لە دێر زمانەوە کە هاتوین بتوانین چۆن بنیەتی خۆمان بتوانین شوناسی خۆمان بتوانین نەوە دوایەوەمان بپارێزین و ئەو ئەرکە بدەینە دەستی ئەوانەوە. بەڕاستی ئێمە لە کۆمەلگەی کوردیە من وەکو خۆم و وەکو لەوانەیە هەموو کۆمەلگەی کوردی ئاسایشمان تەنها وەکو پۆلیس ناسیوە کە پۆلیسی ئاسایش هەیە. بەڵام بەڕاستێکی ئێمە وەکو چەمک
وەکو شیکار کە ئێستا بەشێکە لە زانستی کۆمەڵایەتی و زانستی سیاسی ئەم چەمکانەکە هەروەکوتم لە جیهاندا توێژینەوەی لەسەر دەکرێت لە جیهاندا ئاکادمیای هەیە لە جیهاندا سنتەری هەیە کە بۆ نمونە وڵات دەوڵەتێکی زلهێزی وەکو ئەمریکا جگە لەوەی کە ئەو نەتەوە نییە بەڕاستێکی چونکی ڕەچەڵک خەڵکی ئەمریکینی یعنی ئەمریکا دروستکرا و دامەزراوە ئەم هەموو ویلایەتە کە لە ناو ئەمریکادا هەن بەڕاستێکی ئەوان جگە لەوەی کە ڕابێژکاری ئاسایشی نیشتیمانیان هەیە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیشیان هەیە لە کاتێکا کە ئەوان وەکو ئێمە کە بەعسڵ بڵێن نەتەوەی ناتوانین ئێمە ناتوانین بە ئەمریکا بڵێن نەتەوەیەکە نەتەوەی یەکگرتووەکان چەند نەتەوەیەکن کە یەکیان گرتووە و چەند ویلایەتێکن یەکیان گرتووە یعنی زۆر جیاوازیە من لەم کتێبەدا بە وردی زۆر بە وردی باسی هەتا حیزب لە ئەمریکا بەڕێوەچوونی کاری حیزبی لە ئەمریکا و ئاسایشی نیشتیمانی لە وڵاتە وەکو دەوڵەتێکی فیدراالی کە ئێمە ئەمڕۆ وەکو هەرێمی کوردستان قوارەیەکی سیاسی لە دەوڵەتێکی فیدراالی دەن ئەوانم بە وردی باس کردووە. باشە باسکردنی با بڵێن استراتیژی سەربازی وڵاتێکی دیکە یاخود نیشتیمانی و نەتەوەی وڵاتێکی دیکە بۆ هەرێمی کوردستان دەکرێت بڵێ بەو شێوەیە کە لە وڵاتێکی تر کاری پێکراوە بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستانیش خزمەت دەکات سوودی دەبێت؟ بەڵێ بە تاکید بە دڵنیاییەوە ئێمە بەڕاستیەکەی ئێستا بۆ نمونە هێزی هاوپەیمانان کە لە عێراق و کە لە ناوچەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئێمە ئەتوانین سوودمەند بین لە تواناکانی ئەوان لە تەکنۆلۆژی ئەوان ئەمڕۆ یعنی بواری سەربازی گەیشتووەتە ئاستێکەوە ناتوانانی ینی چاوی لێ غافڵ بکەی بەڕاستێکی یعنی ناتوانانی پێشگوێی بخەی کەم تەرخەمبی لە ئاستی چونکی هەموو وەکو وتم هاوسەنگی سیاسی و ئالۆزیەکان لە جیهاندا دوجار دو هەنگاوی بە زۆرینەی بە چەک یەکلای یەکرێتەوە بەهێزی سەربازی یەکلای یەکرێتەوە بۆ نمونە ئەو جنگانەی کە ئیبینین ئەمڕۆ لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە دەوروبەری بۆ نمونە ئەمریکا وەکو زلهێزێکی جیهانی کە چۆن گرنگی بە بواری سەربازیەدا و بودجەیەکی زەبەلاحی بۆ تەرخانەکە جیاواز لە هەموو بودجەکانی تری کە بۆ وڵاتەکە و بۆ بەشەکانی تری تەرخانەکە بواری سەربازی بۆ نمونە گرنگیەکی تەواویان بە بواری تەکنۆلۆژی سەربازی داوەکە ئەمڕۆ جەنگەکانیش گۆڕاون ئێمە ئەتوانین وەکو کورد سوودمەند بین لەو دەستکەوتانە سوودمەند بین لەو تەکنۆلۆژیانە بۆیە پێویستەکە کە سوپایەکی نیشتیمانی لە کوردستاندا بەڕاستی گرنگە و زۆر پێویستیشە بۆ پارێزگاریکردن لەو چەمکانی ئاسایشی نیشتیمانی و نەتەوەییمان. باشە بە شێوەیەکی گشتی توخمەکانی هێزی ئاسایشی نیشتیمانی خۆی لە چی دەبینێتەوە لە کتێبەکەدا چۆن باس لەمەکراوە و مەترسیەکانیشی؟ بەڵێ من بەوردی باسم کردووە لە کتێبەکە ئێستا لێرە ئەو دەرفەتە نییە کە زۆر بە ڕوونتر باسی بکەین بەڵام خوێنەر دەتوانێت بۆ خۆی سوود لەوانە ببینێ توخمەکانی ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەی ئێمە پێویست پێناسی ئەوەم کرد کە ئاسایشی نەتەوەی جیاوازە لە ئاسایشی نیشتیمانی بەڕاستیەکەی ئێمە وەکو قوارە هەم ئاسایشی نەتەوەیمان هەیە وەکو قوارەیەکی سیاسیژی سا بۆ نمونە هەرێمی کوردستان هێڵی 36 هەیە دوجار آخر جار کە حکوومەتی عێراقی ویستی پەلاماری ئێرە بداتەوە هێڵێکی نێودەوڵەتی هەیە ئەمە بۆ خۆی دانپێنانێکە بە قوارەیەەکە ئێمە بۆەوەی بتوانین پارێزگاری لەوە بکەین بتوانین ئەوە بپارێزین پێویستەکە ئەو توخمانەی کە پارێزگاری لەم چەمکەکات ئەوەیە کە تۆ دێمۆگرافیا ڕێژەی دانیشتوان و سەرچاوە سروشتیەکان و بابەتی ئابووری لە هەمووی گرنگتر ئەو سەرچاوەکان زایەکان کە لە هەرێمی کوردستانە هەیە هیچ وڵاتێک لە دنیادا ناتوانێت بەتەنها وڵاتەکەی خۆی خۆبژێوی خۆی بۆ خۆی بۆ هاوڵاتیەکانی دابین بکە بەڵام تو ئەتوانی ئەندازەیەک یعنی پێویستە دەرەکیت نەمێنێ ئەتوانی بەشداری بکەی لە ئەو هەموو خاکە بە پیتی کە هەتە بۆ ئەوەی کە زۆر پەنا نەبێتە دەرەوە ئێمە ئاسایشی نیشتیمانی باز لە چێکە لەو مەترسیانەیەکە کە تۆ پەنا ئەبێتە بەر دەرەوەی خۆت بۆ هەموو شتێک یعنی ئەگەر ڕۆژێک ئەمانت لێ بگرنەوە چۆن ئەتوانی ئاسایش و ئارامی دابین بکەی حەزم کرد ئەو پێناسە کورتە بکەم کە لە کوردیەکەی خۆماندا پێناسی ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەی ئاسایش بە کورتیەکەی و بە کوردیەکەی خۆمان لە بەرامبەر ترس دادێت یعنی تۆ ئەگەر ترست نەبێت دڵە ڕاوکێت نەبێ هەر چۆن دەوڵەمەندێک دەسەڵاتدارێت سڵتەیەک پێویستی بە ئاسایش هەیە هەژارێک و هاوڵاتیەکی ئاسایش پێویستی بە ئاسایش هەیە بۆیە ئەم دابینکردنی ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەی بریتیە لە ئارامی نان ئازادی بۆ کۆمەڵگەکەی و بۆ هاوڵاتیەکان. باشە لە ڕەهەندی دوێمی کتێبەکەدا هەڵبەتە باز لە بناغەی تیۆری چەمکەکانی ئاسایش کراوە
ئەم جیاکاریە و ئەم باسکردنە چۆن؟ بەڵێ ئێمە لە ڕووی تیۆریەوەمان باس کرد کە وەکو تیۆری ئەبێ بۆتە زانست ینی ئەمڕۆ لە کۆمەڵناسیدا بۆتە زانست لە بواری سیاستدا ینی لقێکی زانستیەکە لە کۆلیژەکان ئەخوێنرێ ئەمە لە ڕووی تیۆریەوە کە تۆ ئاسایش شتێکی چەسپاو نییە کە بڵێن ئێمە ئێمڕۆ قواری بۆ نمونە باسی هەرێمی کوردستان بکەین بڵێن ئیتر تەواو قوارەکەمان پارێزرا و توانی ومانەوی پارێزین نەخێر ئاسایش بە بەردەوام لە جوڵایە وەکو لە ڕوە تیۆریەکەی و بە بەردەوام لە جوڵایە تۆ ناتوانانی تر بڵێ دەستخینە ژێری سەرمان و بڵێن تەواو ئاسایشمان پاراست و ئەمانە بۆیە بە بەردەوام تۆ لە بەردەم هەڕەشە و مەترسیای تەنانەت حتا مەترسیە سروشتیەکان ینی کاریگەری مەترسیە سروشتیەکان لەسەر کۆمەلگاکەت لەسەر هاوڵاتیانت بۆیە ئەمە لە ڕووی تیۆریەوە کە پێویستەکە ینی شارەزایی هەموو تاکێک شارەزایی دەربارەی و ئاسایش و ئارامیە هەبێت کە بتوانێت چۆن بەدەستی دێنێ و لە ڕووی پراکتیکیشەوە ئەوەیە کە باسمان کرد کە تۆ پێویستەکە لایەنی ئابووریت لایەنی سەربازیت کۆمەڵێ بەرگر و بربەست هەیە لەوەی کە بتانی دەستەبەری ئەو ئاسایش و ئارامی تیا بکەیت. باشە بە شێوەیەکی گشتی ئەگەر لە تەواوی ئەو بابەتە جیاوازانی کە لە کتێبەکەدا نووسیتە و ئاماژت پێداوە ئەمە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت یاخودکاری لەسەر کراوە یان دەکرێت بڵێ هەندێک بابەتی دیکە هەیە کە کاریگەری لەسەر جێبەجێ نەکردنی دیوە زانستیەکەی ئەم نووسینانە هەیە. بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ ئەو بابەتە هیچ گرنگی پێ نەدراوە من وا بزانم ئاماژەم بەوەدا کە ئێمە تەنها وەکو پۆلیسی دوو دەستگا ئاسایشمان ناسیوە بەڵام خەڵک نازانێت کە ئاسایش وابەستەیە بە ئارامی و ئاسوودەیی نەبوونی دڵە ڕاوکە نەخێر لە هەرێمی کوردستان بەڕاستیەکەی دەسەڵاتی خۆماڵی خۆمان هەر ئەسڵەن قەیران و ئەم بابەتانی کردووەتە سیستەم یعنی هیچ کاری پێ نەکراوە تەنها بابەتێکیشە کە پشتگوێ خراوە لە پێشدا ئاماژەم پێدا کە کتێبخانی کوردی زۆر هەژارە لەو بوارانە بابەتان لە کاتێکا کە ئێمە وەزارەتێکی پێشمەرگەی باشمان هەیە کە ئەتوانێت وەکو چۆن بەشێکی هەیە بەشی هۆشیاری و ڕووناکبیری پێشمەرگە وەکو بەشی هەواڵگری ئەتوانێت سنتەر و یا بەڕێوەبەرایەتیەکی هەبێ بە ناوی استراتیژی نیشتیمانی ئاسایشی پاراستنی ئاسایشی نەتەوەییمان ئەتوانێت ئەم بەشانە هەبێت سرە ڕای ئەو هەموو پلەداری کە لە ناو هێزی پێشمەرگە هەمانە لە وەزارەتی پێشمەرگە هەمانە تا ئێستا بەداخەوە نووسینێ بابەتێ شتێکی لەو بابەتانەمان نەبووە نەخێر بۆ حکوومەتی هەرێم و بەتایبەت وەزارەتی پێشمەرگە زۆر لەم بوارەدا کەم تەرخەم بوون نیانتوانیوە هیچ هەنگاوێک هەڵبگرن بەوەی کە ئاسایش بە هەموو تاکەکانی کۆمەڵگەی کوردی بناسێن و بۆشیان دابین بکەن. هۆکارەکە کەم تەرخەمیە یان بۆ نمونە واقعی سیاسیە هەر هۆکارێکی دیکەوا دەخوازێ بەم شێوەیە بمێنێتەوە. نەخێر کەم تەرخەمیە واقعی سیاسی ئێمە لە ناوخۆی خۆمانە ئێمە پێویستمان بە ئارامی و ئاسایش و پێویستمان بە توێژینەوە هەیە چەمکی ئاسایشی نەتەوەی لە دوای دروستبوونی سۆسیالیزم ئەگەر پێناسە بکەینەوە کوردی بکەینەوە بە کوردی بی کوردێنین ئەبێتە نیشتمان پەروەریەکەی خۆمانە لە دوای جەنگەکانی لە دوای جەنگەکانی جیهانی یەکەم و دووهەمەوە هەموو گەلانی جیهان هاتن داڕشتنیان لەسەرەوە کرد بۆیە کەوتم بۆتە زانست یعنی پێش هەموو شتێت تۆ چۆن نتوانین نەتەوەکەت کۆمەلگاکەت بپارێزی تۆ چۆن نتوانی ئێمە دەیان جار ڕوبەڕووی جینۆساید و دەیان جار ڕوبەڕووی ئەنفال و کیمیا باران و یعنی کۆمەڵکوژی بە کۆمەڵ بووینەتەوە بەڕاستیەکە یعنی ئەمانە بواە هەموو دەرس و پند وانە بواە بۆی کە ئێمە بتوانین چۆن ڕەچەڵک و ئەسڵ و ینی خۆمان بهێڵینەوە و بتوانین کە سیستەمێک بێنینە ئارا و پارێزگاری لەو چەمکانەمان بکات پارێزگاری لەو ناسنامەیەمان بکات. باشە لە ڕەهەندی سێم باس لە ئەندامەکانی هێزی ئاسایشی نیشتیمانی کراوە ناوەڕۆکی ئەم بابەتە لە ڕەهەندی سێمدا چی لە خۆ ڕەهەندی سێهەم ئێمە بۆ نمونە هەرێمی کوردستان هەرچەنە دەوڵەت نین وەکو دەوڵەتدان پێراو نین بەڵام وەکو حقیقت وەکو واقعێک هەموو دەوڵەتە زلهێزەکانیش پشتیوانی لەکەن ڕەهەندی سێهەم لەناو ئاسایشی نیشتیمانیدا ئەوەیە کە ئێمە بۆ نمونە ڕوبەڕووی شاڵاوێکی زۆر مەترسیدارە بینەوە پەنابێنە بەر چییە؟ پەنابێنە بەر وڵاتێکی زلهێز پەنابێنە بەر هێزی وڵاتێکی تر پەنابێنە بەر لایەنی سێهەم بۆی کە بتوانێت هاوکاریمان کا هاوپەیمانیمان کا پشتیوانیمان کا بۆی لەو مەترسیانە دوورمان بخاتەوە لایەنی سێمە قوتابخانە زۆر دروست بووە لەو بابەتانە زۆر بابەت دروست بووە کە بۆ ئەوەی بتوانێت ڕۆڵی لایەنی سێهەم لە ئینەکان بۆ نمونە ئەمریکا دێتە داخلی خۆرهەڵاتی ناوەڕاست دەکات ئەوروپا هەمان شێوە هەروە ئەمانە ڕەهەندی سێهەم و لایەنی سێهەمن کە بەشداری لە پرۆسەکان ئاکەن بۆ دابینکردنی ئاسایشی نیشتیمانی و نەتەوەییان.
بەڵێ زۆر سپاس بەڕێستان سپاس بۆ بەڕێز عادل ئەحمەد کە وەکو نووسەر لە بەرنامەی بەیانی کورسانی لەسەر کتێبەکەتان دوایت بۆمان دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس بۆ ئێوەش ئەرکتان کێشا و بەخێراتێ. دەستان خۆش و زۆر سەرکەوتوو سپاس. بوون و دەستان خۆش بێت.